بەس ئەها باوەندەشت پێ برێ ئیسان دەستە قەبرەچی وەڵڵی زۆریش بە قارەکان وەزعەکانی استغلال کردیە. دەمێت بزانم لەگەڵ دروستبوونی ئەم بارودۆخی کە لە ناوچەکەدا هەیە ئێستا بارودۆخی سەوزۆمیەوە بە گشتی لە سنوورەکەدا چۆنە جا دەمێت قسە لەگەڵ خاوەنیەکێک لەو شوێنانە بکەم. سلااوتان لێ بێت ماندی نەبن دەمێت باسی ئەوم لۆ بکەن ئەشیا لەگەر چەند ڕۆژێک پێشێستا لەگەر دروستبوونی ئەو گرژانە هەرزان بۆیان گران بووە. وەڵڵی برام گران بووە تەماتە بە ڕبعی بوو ئێستا ویتە 700 دینار خیار بە 300 دیناری بوو بوویتە 1000 دینار 1000 ڕبعک باینزان بە 300 و بە ڕبعی بەخوای کەس نەیدەخوارێ ئێستاکە بە 1100 1000 ڕبعک لە سەبەقای ڕادۆسی لۆ فرۆشتنەوەی هەموو تشتەکانەیە کا دوویەک کا سێهات دەسێ زۆریش گران بووە. باشە بەس تەماتۆ خیار گران بووە هەم بابەتەکان نانە هەموو بابەتەکان گران بوو ئەوانی ناوە خۆمان باشە بەس ئەوانی دەرەوە ئەوانی دەرەوە گران پیاز بەخوای ئێستاکە بە 900 بە 1200 دینار لە سەمە ڕادۆسی بە 1500 بدێەوە ئەو های لە هاتی ئەشیایەکە ئەو زار بەس حدودیش کرایت و حدودی باشماق سێ چار ڕۆژ قەپات و یەک زار وەزعەکە لۆ استغلالی کردبوو ئێستا حدودیش کرایتەوە لای خەتی سلێمانی لە باشماقی احتمال هەیە لەوێن دەرێکە بەخوای بڕێشکە بێتەوە خوارێ ساری ئەشیایەکە هاتووی میوە شت بکرێت بۆ دوکانەکەت بەرێ بەو گرانیە تا چەندە فرۆشێتەوە لای خەڵک بە قورعان بازارەکەش نییە بێ معاشیە وەڵڵی ژن هەیە ئەگەر 2000 دێنی دەستی وا دەلەرزی دەداتێ نیتی معاشەکەی نێوەزەکەی خراپە شتەکەش بە بێتام گران بووە بەس ئینشاءالله هەرزان دەبتەوە لەبەرەوەی حدود کراوە مادەم حدود کراوە دەدا شیایەکە بڕەدی زیاد دەکات یەکاکە هەر ئەمەنینە لۆ مووسێش دەڕواوە شیایە هەلۆ ناو هەولێرە نیە با پێ لۆ خەتیت کەش دەڕوە هەتوو منطقەی مووسێشی لە ملی هەر هەولێر لە ملی نییە ستاو تەماتە لۆ مووسێ دەڕوە ئەو بیبەرە لۆ مووسێ دەڕوە بەخوا بیبەر بە 400 دینار بە 300 دینار و ئێستا بە 1100 دینار بە 1000 ڕبعی ڕادۆسی لەسەر هەمووی 1000 دیناری هاتە سەرێ. زۆر باشە دەمێت قسە لەگەڵ جەنابیشت بکەم وەکو خاوەنی ئەو شوێنە پێم بڵێ ئێوە شتەکان گران دەکەنیان بە گران دەیکردن بە خدای بە خۆشمان بە گران دەیکردن بە گران دەفرۆشتنەوە ئێستا بە خۆمان ئەمە چەرچینە ئەڵعەبایجان بە 950 نای دەکڕین 1000 لە سەمە ڕاوەدەستی هەدەی بە 1050 1100 توانە فرۆشتنەوە خیاریش هەر بەو ساڵەیە خیار بە 900 دیناریە. باشە لەگەڵ ئەم بارودۆخە خێرەکەی وەشکەم نەبووە بەرێ وەڵا کەم بووە زۆر زەعیف بووە بازارمە زۆر زەعیف بوو بەڕاستی دەبینم گومرگی هەولێر چۆڵی پێوە دیارە بەخوای لە بە ڕەمەزان چۆلی پێوە دیارە لە باو شەڕوانە چۆلی پێوە دیارە ئەو شەڕە تاسیری کرێ لە بازاڕی زۆر تاسیری کردیان بازارەکە زەعیف بووە بەڕاستی بەچەکە دەبی ئیش بکەی بەخوا لە بادانانیش دەبێت تاقەتەکەشکە ڕۆژانە بەقالەکان دێنێ ڕەش دەکرد دەڵێن بەخوا بەقال هادێن گرانە قەت نانە هەرزانە هەرێوڵ هادێ گرانە هەر بە بەلاشی ئەمدەیا گرانە بەس ئەها باوەندەشت پێ برێ ئیسان دەستە قەبرەچی وەڵڵی زۆریش بە قارەکان وەزعەکانی استغلال کردیە ئێستان بخۆم بەقارم بە ڕبعی قناعەتم دێ ئەوی بەرێ بە 750 بدەم بەو خوای بە 1000 دەمەوە بە ڕبعی قناعەتم دێ برادری من دوونێشێ عامزی کڕی عامزە لێرکوانە بە 1500 وەرە بڕۆ بپرسە بە 5000 دابەوە بەخوای دێگۆ داکم لەبەر دەکەی بە 5000 کڕیا بەقارێ وەزعەکەی استغلال دەکە ها زۆر هەیە زۆری ئەوامان هەیە با ڕاستیت پێ برێم ئەو وەزعەمان هەیە ئەرێ وەڵا زۆری بەقارەکان وەزعەکەی استغلال دەکەن یەکجارەوانیە وای لێ دەکەن.